کوژرانی ورچەکەی باڵەکایەتی بەداخەوە ئەم جارەش بوو بەڕاستی دەمەوێت باسی ئەو شوێنانەتان بۆ بکەم کە کوژرانی ورچیان تێدا ڕوئەدات بێگومان ئەو شوێنانە چ ئەوەی پڕژێ کە ساڵی پار ڕوویدا چ ئەوەی ئەم ساڵیش کە چەند شەوێک لەمەوبەر کە دوێنێ لاشەکەی دۆزرایەوە لە منتیقەی باڵەیان ئەو دوو شوێنە فەراغێکی ئەمنی زۆر فراوانی لێیە هیچ پۆلیسێکی ژینگەی و دارستانی لێ نییە کەواتە ئەو کەسانەی کە بیانەوێ زیان بە ئاژەڵە چێویەکان بگەێنن بە تایبەتیش ئەو ئاژەڵە دەگمەنانە ورچی قاوەیی ئەتوانن بە ئاسانی زەفەریان پێ ببن تا ئێستا نازاندرێت چێ ئەو کارەی کردووە تەنانەت ئەوەی پارساڵیش لیژنەی لێکۆڵینەوەی بۆ دانرا گوایە سکاڵا تۆمارکراوە بەڵام تاکو ئێستا هیچ نازاندرێت کە چێ ئەو کارەی کردووە. بەپێی بەدواداچوونەکانمان ئاسایشی بناری قەندیل دەستی بە لێکۆڵینەوە کردووە لە ڕێی لیژنەیەک بۆ ئەوەی کە لە سنوورەکەی خۆیەتی بتوانێت لێکۆڵینەوە بکە بکەری ئەوە بدۆزێتەوە. دوو گومان هەیە ئەوەی کە سەرۆکی شارەوانی بناری قەندیل بۆ ئێمەی باس کردووە یەکەمیان ئەڵێیان ئەو کەسانن کە بۆ جیای بەهارە ئەچنە ئەو شوێنانە بەچەکەوە ئەچن یان ئەوتە ئەبێ پازداری ئێرانی بن حکمی ئەوەی کە پازداری ئێرانی سنووریان لەو گوندە لەو شوێنە نزیکە تاکو ئێستا بکەرەکان نەدۆزراونەتەوە کەچی ورچەکان بە ئاسانی لە ناو ئەچن حەقوایە ڕێکاری تند لە بەرامبەر ئەوە بگیرێتە بەر هەروەها ئەمنیەتی ئەو شوێنانەش پارێزراو بێ بۆ ئەوەی ئەو سەروەتە نیشتیمانیە کە ورچی قاوەیی پێڵێن لە هەرێمی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە.